هەندێک جارە بێ نەیبەخشیت ئەو کەسەی کە چەندین جار ئەوت بەخشی و بەڵام تێنەگەشت. هەندێک جار ئەبێ نەیبەخشیت تا ئەم جارە ئەو لە ئارەزووی بەخشینی تۆدا بێت. هەندێک کات نابێ ئارام بگریت، ئەبێت جێی بێڵیت و بڕۆیت تا تێبگات ئەگەر ماویتەتەوە تا ئێستا ئەتزانی و ئەشتوانی بڕۆیت. هەندێک کات لەبەر ئەو کارانەی کە بۆ کەسانی تری ئەەکەیت ئەبێت منەت بکەی بەسەریاندا تاوەکو بەکەم سەیری ئەو کارەی تۆ نەکەن. هەندێک کات ئەبێ ئازاری لەدەستدان بیری مرۆڤەکان بخەیتەوە، چونکە مرۆڤەکان بۆ هەمیشە لە یەک شوێندا نامێننەوە، دەرگایەکەکەنەوە و بۆ هەمیشە ڕۆن. ئەوسا تۆ مێنیتەوە و جەستەیەکی بێدڵ لە چوارچێوەی ئەم دەرگایەدا تا ئەبەد.